ئەندرۆ پرسیاری یەکەمەوەیە بەڕای تۆ جیاوازی چییە لە نێوان ئەم هێرشانەی ئێستا کە تورکیا دەیکاتە سەرپەکەکە لە هەرێمی کوردستانی عێراقدا لەگەڵ هێرشەکانی پێشووتریدا؟ سوپاس بۆ میواندارێکەکەت و ئەمە پرسیارێکی زۆر باشە. ئەوەی کە ئێستا ڕوودەدادەوەیە هێرشەکان لە ئاستێکی زۆر گەورەتردان و جێی نیگەرانین کە ئەو هێرشە ئاست گەورانە درێژە بکێشن و لە هەمان کاتیشدا دەشێت بە مانای هێرشی گەورەتری زەمینی تورکیا بێت. جا لە زۆر ڕۆوە پەرەسەندنێکی گەورەیە. بەڕاستی نابێت ئەم هێرشانە کەس تووشی سەرسوڕمان بکات. چونکە شەڕی تورکیا و پەکەکە بەردەوامە و پرسیارەکەش لەوەدایە ئایا استراتیژیەت و تاکتیکی هەردوولا چییە؟ بە چ ڕێگەیەک دەتوانرێت بگەینە چارەسەرێکی سیاسانە؟ من بۆ خۆم هیچ شتێک لە ئێستادا نابینم بەو ئاراستەیەدا. باشە من کەواتە هەرم پرسیارەیان مۆ لە خۆتی یەکەم ئەو استراتیژیەتانە دەبێت چی بێ؟ هەم تورکیای بێ و هەم پەکەکەشەی بێ. پێدەچێت هەردوو لە هەمان استراتیژیان هەبێت کە ئەوی تریان بێنێتە سەر مێزی دانووساندن. بەڵام یەکێک لە کێشە سەرەکیەکان بەکارهێنانی توندوتیژیە لەو استراتیژیانەدا. ئەلبەت توندوتیژیەکان هیچ لایەک ناگەینێت بە هیچ شوێنێک. ئەوەی پێویستە تورکیا و پەکەکە لی تێبگەنەوەیە ئەگەر بێت و جەختکردنەوە هەر لەسەر دۆسەی ئاسایشی بێت ئەوە لایەنی بەرامبەریش هەمان شت دەکات. تورکیا سوودی لە بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا بینیوە لە جیهاندا. ئەمریکا و ئەوروپایەکانیش سەرقاڵی ئەم پەتایان. ڕێبەرانی ئەوروپا تورکیا تەنها لە ڕەهەندی کۆچبەرانەوە دەبینین و بایەخ بە هیچ شتێکی تری و تورکیا نادەن. بەڵام ئەمانە دەگۆڕدرێن. لە ئەمریکا ڕێبەرایەتیەکی نوێ دێتە ئاراوە و دوای هەڵبژاردن. هەرچەندە لەوانەیە ڕێبەرێکی نوێ نەبێت، ئەوروپاش لە بەردەم گۆڕانکاری ڕێبەرایەتیدایە و دەشێت ئیتر بەدیدێکی ترەوە لە تورکیا و پەکەکە بڕوانن. بۆیە پێویستە تورکیا و پەکەکە هەڵسەنگاندنێکی باشتر بۆ ئێستا بکەن. باشە گەری یارمەتیم بێ ئەندرۆ ینی هەر هەر ئەو هۆکاری کۆڕۆنایەیە کەوای کردو کۆمەڵگەی نێونەتەوەی لە زۆرێک لە ڕفتارەکانی تورکیا بێدەنگ بێ بۆ نمونە لە لیبیا بۆ نمونە لە سووریا و ئێستاش لە هەرێمی کوردستانی عێراقدا. بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر باشە و پێم وایە ڤایرۆسی کۆڕۆنا بووەتە دەرفەتێک بۆ تورکیا. هەرچەندەوە چەندین ساڵە تورکیا بەم شێوەیە ڕەفتار دەکات، بەڵام ئەمە ئێستا سوود بینینە لەوەی جیهان سەرقاڵی ئەم پەتایەیە. جارێک تریش دەیڵێمەوە پێویستە تورکیا سەبارەت بە پەکەکە بیر لەوە بکاتەوە کە کاتێک ئەمە تەواو دەبێت چیتر ڕوودەدات. کاتێک خەڵک بۆ دەزانن کە سوودت لەم لاوازیەی ئێستا بینیوە، کاتێک خەڵک بە سیاسەتەکانی خۆیان دادەچنەوە. هەر بۆیە لە ئێستادا پێویستە تورکیا و پەکەکە دەرفەت بقۆزنەوە بۆ هەر هیچ نەبێت دەستکردن بە دانووساندن بۆ چارەسەرێکی سیاسیانە. لە بیرمان نەچێت لە ماوەی نزیکەی 2 ساڵدا سەدەمین ساڵیادی دامەزراندنی کۆماری تورکیایە. جا ئایا ئەمە ڕێگەیەکی ئاهەنگگێڕانی ئەو بۆنەیە؟ دو پرسیارم ئەندرۆ لەم دیمانەیەدا زۆرێک لە کاربەدەستانی تورک ینی ئاماژە بەوە دەکەن دەڵێن بچنە هەر شوێنێکەوە هەر شوێنێک بە لە ڕێی لەشکرەوە بچنە ناوی بنکەی لەشکری تیادا دادەنێن. ئەمە چی دەگەیەنێ بۆ عێراق بەڕای تۆ پێویستە چ جۆرە تێگەیشتنێکە بێ بۆ ئەو جۆرە لێدوانە؟ ئەمە مانای دوو شت دەدات. یەکەمیان بنکۆڵکردنی هەرێمی کوردستان و بنکۆڵکردنی عێراقیشە. بەڕاستیش نازانم ئەم جۆرە هەنگاوانە لە درێژخایەندا چۆن یارمەتی تورکیا دەدات. بیرۆکەی پەیوەندی تورکیا بە کوردەوە لە عێراقدا لەسەر بنشینەی بەرژەوەندی هاوبەش بووە، بەڵام ئەوە هیچ مانایەکی نییە تۆ هاوبەشەکەی خۆت بنکۆڵ بکەیت. دووەم شتیش ئەوەیە کە تورکیا بەرەو ڕژێمێکی هاوشێوەی رووسیا دەڕوات. بینیمان تورکیا چی کرد لە عەفرین، لە باکووری سووریا یان لە قوبرس. لەبەرەوە کاتێکی زۆری ناوێت خەڵک بڵێت تورکیا و رووسیا وەکو یەکنە. ئەلبەتە لە بیرمان نەچێت ناکرێت ئەندامێکی ناتۆ ئەوها بکات. دەیڵێمەوە ئەمریکا و ئەوروپاش لە بەردەم ڕێبەرایەتی نوێدان و ئەمەش کاریگەری ئێجگار ڕژدی دەبێت. ئەندرۆ زۆر سپاس دەکەم